تا ئێستا هەر ناڕەزاتیەکی جەماوەری سەری هەڵدا بێت کۆمەڵێک لە ناوچەیەکی دیاریکراوە پێی هەڵساون لەگەڵەوەی لە پێناو زۆرینەدا جەنگاون بەڵام کەمینەیەک پشگیر بوون و نەبۆتەوەی چوارچەوەی شار و پارێزگایەک تێپەڕێنێت بەڕای بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران ئەمە وای کردووە فشارەکان کاریگەری کەمیان هەبێت لەگەڵ نییە ئیترەوەی خەڵک خۆی بینێ بڵێ ئەم جەماعەتە مامۆستامانیان گرتووە بۆ هەموو خەڵکمانی گرتووە ئیتر بێ خەڵک هەمووی تاک بە تاک مەمنونی ئەم 11 چەند مەمنونیان بێ ئیتر خەڵک خۆی زەرە دەگا لە ڕێوە زەرە دەگا و چەند ساڵی کەم دوو بنە ماڵی هەر لەسەر حکومە مێننەوە خەڵک بە یەک دەست بڵێ نێم پشتیوانیەمانە بکەن ئیتر خۆ هەمومان وا ئەزانی دوێنێ بۆ ئەم شتە و ڕووداوە عەرەبانچیەکەی تونسمان بینی بە یەک جار خەڵک نەڕژایە شەقام وردە وردە شەقام کوڵاو دەست و دایرەی 5-6 وڵاتی پێگۆڕا لە نیشتیمانی عەرەبیە ئێمە وای بۆ ئەچین ئەم خێمەیە هەمان دەستوری عەرەبانچیەکەی تونس بێکە کۆمەڵی ڕژێمی بۆ گەنی پێگۆڕە هەموو ڕۆژێم بۆ ئێرە بۆ پجی ئەمانە خوشکانەمە هەموو ڕۆژێک داوای قوتی منەکەن داوای قوتی تۆکەن داوای مافی مناڵەکانمانەکەن دەسەڵات نەترسا و هەمیشە ناڕەزاتیەکانی بەهۆی کەمی پشگیر و پشتیوانەکانیانەوە کۆنتڕۆڵ کردووە لە کاتێکدا ئەگەر سەرجەم چین و توێژەکان دژی گەندەڵی بجەنگێن دەوترێت مەحاڵە دەسەڵاتداران هەروە بێباک بن کێشەکە ئەوەیە ئەم میلەتەش بەڕاستی گرەیمان لێ هەیە ئەنی ئەبوو هەموو بەرژایە سەرجادا ئەبوو هەموو داوا مافەکانی کردە مامۆستاجیان تۆ معقولە من بە دەسەڵات دەڵم لێرەوە لە یەک ساڵە 399 ملیارد داوە بەبەخە لە بودجەی داهاتی نانەوتی و نەوتی ئەو نەوتەش کە بەدەستی ئەفرۆشێ 441 ملیار بەڕێزم هاتووە بۆیان بۆ مانگی دوانسە وەکو خۆیانەڵێن ئەوەی خۆیان ێڵێن یعنی معقولە 400 ملیاری ترێ بۆ نەخرێتە سەر بەبوو بە پارەی یەک ساڵ گومرگ و سەریبە و باج و نەوتی فرۆشاوی دسێڵ کە خۆیانەڵێن 320 لە تاریخی دنیا هیچ ڕژێمێک نەبووە بەقەدەر ئەم حکوومەتە دوژمنی ملەتەکەی خۆی بێت بەڕێزانە ئەم دە 12 کەسەمانیان گرتۆ مامۆستا فەرمانبەر ئەبێمەش پشتیوانیان لێ بکەین بڕۆی لەگەڵیانە بزانین تا کوێ ئەمە بڕێکا بزانین ئەمانە کەی یەنە دەنکەی کەی ویژدانیانە زوڵێ هەمیشە ناڕەزاتیە جەماوەریەکان بەهۆی لاوازی بەشداربوونی خەڵکو و نەبوونی گۆڕانکاری لە پلانی ناڕەزاتیەکان دەسەڵات لە کۆتاییدا یان بەهێز یان بە درستێکردنی کپی کردوتەوە مانگرتوان داوا دەکەن ئەم جارە با ناڕەزاتیەکان بکرێن بە سەرەتایەک بۆ کۆتایی هێنان بە نادادی و گەندەڵی و ڕاستکردنەوەی ڕێڕەوی چەوتی دەسەڵات ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی